زیارەتکارانی ماڵی خوا لە هەڵەبجەوە بۆ وڵاتی سعودیە بەڕێکەوتن. ئیبراهیم سادق 20 ساڵە ناوی خۆی و هاوسەرەکەی دەنووسێت بۆ ئەو سەفەرە پیرۆزە، بەڵام تەنیا ناوی خۆی گەڕاوەتەوە خێزانەکەی لەگەڵدا نابێت. دەڵێن پێمان خۆش بوو پێکەوە سەفەرەکەمان کردایە. من 20 ساڵە ناوە نووسم، ئێستا ئەم ئیمساڵ ناوەکەم چکۆ دەرچوو لەگەڵ خێزانم هەموو جارێک ئەمان نووسیوە دەرنەچوو. سبحان الله، ئەمساڵ خۆم ناوەکەی خۆم نووسیم، دوایی ناوەکەی ئەوم نووسی، ناوەکەی من دەرچوونەکەی ئەو دەرنەچوو. سبحان الله، حەزمە کرد بە یەکۆ بڕۆنەتر نەیکرد نسیبە و نەهات لەگەڵم. دوامدار هەفتێکی زۆر خۆشم هەیە بۆ پیاوەکەشم، بەڵام خۆشتر ئەوە بوو ناوی خۆشم بێتەوە، چونکە لەبەرەوەی 20 ساڵە ئێمە ناوە نووسین. سبحان الله، خوای گەورە ئەم ساڵ ناوەکەمان بە ئۆیلاین داوای کۆدی منیان کرد، کۆ دەکەم دواکەوت، ئیتر خوای گەورە قسمەتەکەی وا کرد بوو. هەستێکی زۆرم هەیە کە پیاوەکە مەڕوالەوەی پاکە بێتەوە، چونکە الحەمدوللا لێرە لەگەڵ خەکە کردنازایەکی کردووە زۆر بە هەست و بە خۆشیەوە، هەموو کەس لێی رازی بووە، ئیشەڵا خواشی لێ رازیە. داوای شغڵا داوا هەموو جار نوێژەکەم دوعای بۆ ئەەکەم، لەوێژ هەر دوعای بۆ ئەەکەم بۆ هەموو مسلمانانیش، بۆ ئێوەی. کەسوکاری زیارەتکارانی ماڵی خوا بۆ ماڵاوایی لە ئازیزانیان لێرەن و بەگریانەوە خواحافیزیان لێ دەکەن. دڵەکان پڕن و زیارەتکاران دڵخۆشن ئەو سەفەرە بەجێدێنن. ئینشاءالله بەر ئەو لێ خۆشبوونە عەزیمەی جەبل ڕەحمەنەکەوی ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە دوعا بۆ هەموو کەسێکەکەین. ناسەبات بە ناونووسنی ژەمە سێمی جارمان ناونووسین. سوپاس بۆخوا ئەم جارە خوای گەورە ڕەحمی پێکردی، ناومان دەرچووە و حەمد و سەنای خوایە بێت کە خوای گەورە لە ئاسمانی حەوتەمە بانگی کردی، ئێمەش بەدەم ئەو بانگێشتەوە ڕێ ئینشاءالله تەمە ناگەین خوای گەورە لێمان خۆش بێت. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە. ئەم ساڵ لە هەڵەبجە 164 زیارەتکاری ماڵی خوا بە سێ قۆناغ بە ڕێگەی وشکانی دەچنە وڵاتی سعودیە. حاجیانی هەڵەبجە بۆ ئەم ساڵی ساڵی 1447 کۆچی 164 حاجیمانەیە ئەمڕۆ سەفەرەکەن دابشکراون بەسەر سێ کۆمپانیا. سێ قافڵەکە سەعات 5 بەڕێەکەین بۆ فڕۆکەخانەی نەودەوڵەتی جەلال تاڵەبانی بۆ شاری سلێمانی، لەوێش بۆ شاری جەدە و ئینشاءالله دەسەکەین بە کار و واجباتی خۆمان. ئەم ساڵ لە هەرێمی کوردستانەوە 5120 زیارەتکار بە ڕێگەی ئاسمانی دەچنە وڵاتی سعودیە و فەریزەی حاج بەجێدێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.